خۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان لەفاوی هێزیگەل بەڕێوەیە لە دۆخی سەختی دەردوشانەوە لە چاخی ڕۆحی سەرکەشی کورد و لە ناخی ڕەنجی بێبەشانەوە دێتە دەردەنجی ڕەسایی ژینی نوێ لە ناو کوڵایی شارەکانەوە پشت لە کولتوری گەندەڵ و ڕوو لە ڕێ و ڕەوتی سەرکەشانەوە گەروی شەقام شەپۆل دەدا لەقین خرۆشانی گەل پنگ دەخواتەوە گەلێک بڕیار لە ژینی خۆی دەدا ڕاپەڕینە خۆی نوێ دەکاتەوە هەزاران شێرە ژن دەبن بە گر پشکۆی شۆڕش دێنە گەشانەوە ڕووبەڕوویدا و گیرکەری در دەبن بە جەرگی پڕبرین و ژانەوە دەنجی ژنان دەچێتە ئاسمان شریخەی ڕەگباری گول لەدێ جەنجی گەل دێتە قۆناغی ژیانەوە شەقام خەڵتانی خوێنی خۆی دەبێ ئەمە دەرسی مێژوودە ئەی شەقام جەلادی ژین بە تەنیا ناکەوێ پشت بە پشتی یەک ببە ورە شۆڕش ورەی دەوێ تا سەرکەوێ ستەم و بێعەداڵەتی هەڵاواردن و نایەکسانی ڕەنج و ئازار و نەحەسانەوە ئاهوو فرمێسک و چاوەڕوانی وەک دێوەزمە ساڵهای ساڵە بەرۆکی خەڵکی کوردستانی داگیرکراوی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی گرتووە بەڵام بەرهەلسکاری و بەرخۆدان و شۆڕش و فیداکاری هیوا و ئومێد بۆ ڕزگاری لە هەموو ئەو نەهامەتیانە و هەموو ئەمانەش تێکەڵاو بە هوشیاری و زانستبوونی ئەم خەباتە دژ بەرمستەمە ڕۆڵە گەلێکی لە داوێنی خۆیدا بارهێناوە کە دەیان و سەدان داستانی خۆراگری و قارەمانیان بۆ ئەو وڵاتە پێک هێناوە کە دەکرێت و دەبێت بۆ هەموو ئازادی خوازان و ڕێبوارانی ڕێگای بەختەوەری ئینسان ببێتە دەرس و هێما و لە ئەزموونەکانیان کەڵک وەربگرین یەکێک لەو شۆڕشگێڕە قارەمانانەی کاروانی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا شەهید ئیسا بیگلەری خەڵکی شاری سنەی سووری سەربەرزە سپێدەی سەحەریان کە ئێستاش مەلاون لە خەودان و گزنجی هەتاو دەرنەکەوتووە بڕیاری وەستانی شەڕ و لە شوێن ئەویش ڕێژنەیەک ڕێکبارێک نیشانە لە دڵی پڕ لە ئەوینی دەگرێ سایەڵەی دەنجی خرۆشاوی لاوێک دێتە بەرگوێ
مەرجێکی حەتمی لە چاوەڕوانیتدایە و خوێنی سووری من نەمامی ڕێبازێک ئاو دێر دەکات کە موشتەی ئاسۆیەکی ڕوون داهاتوویەکی گەش و جیهانێکی نوێی پێیە. شەهید ئیسا بیگلەری لە 11 فەروەردینی ساڵی 1361 هەتاوی لە ناو بنەماڵەیەکی کرێکار و زەحمەتکێش کە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان لە گوندی نەسنار سەر بە ناوچەی ژاوەڕۆ لە کوردستانەوە کۆچیان کردبوو بۆ شاری چالووس لەدایک بوو. دوای نزیکەی 2 ساڵ بنەماڵەی کاک ئیسا لە چالووسەوە گەڕانەوە بۆ گوندی نەسنار و لەوێ زۆر نەمانەوە و دوای کەمتر لە 3 ساڵ دەچنەستنەوە لەوێ نیشتەجێ دەبن. کاک ئیسا خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی پەروین و بنەڕەتی لە قوتابخانەی مەیسەم کە دەکەوێتە شەقامی حەفدەی شەهریوەر و دەورانی دەبیرستانی لە کاوشگەرانی سنە بە سەرکەوتووی تەواو کرد. یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی کاک ئیسا دڵسۆزی و یارمەتیدانی بە بنەماڵە و قبوڵکردنی بەرپرسیارەتی بوو. هەر لەبەر ئەم هۆکارە کاتێک هێشتا هەرزەکار بوو لەگەڵ نزیک بوونەوەی پشووی هاوینەی قوتابخانە کاک ئیسا هەوڵی دۆزینەوەی کارێک دەدا تا بتوانێت بەشێک لە خەرجیەکانی خێزانەکەیان دابین بکات. سەختی و دژواری ژیان لە ڕووی ئابووریەوە و ئەو هەموو نایەکسانیەی کە لە کۆمەڵگادا بوو کاک ئیسای بە شێوەیە خنکان بوو کە ئیتر توانای درێژەدان بە خوێندنی لە ڕیزەکانی سەرەوەدا نەماوە. هەر بۆ هۆیەوە کاک ئیسا بڕیاریدا قوتابخانە جێبهێڵێت و دەچێتە شارەکانی دیکەی ئێران بۆ دۆزینەوەی کار. کاک ئیسا لە زۆربەی شارەکانی ئێران لەوانە ئەهواز، تاران، شیراز، تەورێز و شومال کاری کردن. زۆری نەخایان کاک ئیسا بەهۆی توانا و بەرپرسیارەتی خۆیەوە و بە یەکێک لە بەڵێندەرانی دروستکردنی پردەکات تا ئەو جێگایی کە دەکرا هەوڵیدا بزنسێک دروست بکات بۆ ئەوەی کرێکاری زیاتردا بمەزرێت و لە ناو هەموو کێشەکانی کۆمەڵگادا بتوانن لە ڕووی ئابووریەوە بژێوی ژیانیان دابین بکەن. کەم نین ئەو کرێکارانەی کە لەم ساڵانەدا لەگەڵ کاک ئیسا کاریان کردبێت و ستایشی سفەتە ناوەزەکانی وەک دڵسۆزی بۆ کرێکاران، ڕێزگرتن لە مافی کرێکاران، سەمیمیەت، دەم بە پێکەنین و شۆخ تەبعینەکەن. لە ساڵی 1384 هەتاوی کاک ئیسا هاوسەرگیری لەگەڵ خاتوو دڵشاد سوبحانی کردووە و 2 کوڕیان هەیە بناوەکانی کارۆ تەمەن 15 ساڵ و ماهور تەمەن 1 ساڵ و دەمانگ. کاک ئیسا بەباشی لە ئازار و کێشەکانی ناو کۆمەڵگا تێگەیشت بوو. هەر بەو پێیە لە ناخی دڵیەوە هەوڵی دەدا هاوسەر و باوکێکی بەرپرسیار و خەمخۆر بێت بۆ دڵشاد خانم و ماهور و کارۆ. هەر لە سەرەتای ڕاپەڕینی شۆڕشتێرانەی ژن ژیان ئازادی کاک ئیسا کە بە تەواوی ئاگاداری زەرورەتی خەبات بوو بڕیاریدا بەشداری چالاکانە لە خۆپیشاندان و چالاکیەکانی شاری سنەدا بکات. بەو هێز و ئازایەتی و فیداکاریانەی کە نیشانیدا هەر زۆر زوو بوو بە یەکێک لە کەسایەتیە متمانە پێکراوەکانی ناڕازیان.
ئەو ڕستانەی کە کاک ئیسا زیاتر بە زمانی دەهێنا و باسی لێ دەکرد بریتی بوون لە قڕکردنی کۆمەڵگا لەلایەن ڕژیم، بێکاری و گرانی، گۆڕینی کۆمەڵگا بۆ دۆزەخ لەلایەن ڕژیم، ئازادی هەموو مرۆڤەکان بێ گوێدانە نەتەوە و ڕەگەز. خەڵکی ئێران و منداڵەکانمان لە داهاتوویەکی نزیکدا تامی ئازادی دەچێژن. کاک ئیسا بەردەوام باسی ژیانی دوای کۆماری ئیسلامی دەکرد. نزیک بوو لە هەفتەی یەکەمی مانگی خەزەڵوەر کە کاک ئیسا لە یەکێک لە چالاکیەکانی سەرشەقامەکانی شاردا بە چەکی ساچمەیی پشت و دەستی بریندار بوو و پێویستی بە پشودان بوو بۆ چاکبوونەوەی خێرا، بەڵام بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو کە پشوو بدات و بەردەوام لە چالاکیدا بوو. هەرچەندە هێزەکانی ڕژیم چەندین جار بە شێوەی جۆرا و جۆر هەڕەشیان لێکرد بوو، بەڵام کاک ئیسا نەک هەر گرنگی پێنەدەدا، ئەڵکو خەباتی بە بەشێک لە ژیانی خۆی بۆ ڕزگاری دەزانی. زۆر بەداخەوە لە ڕێکەوتی 24 خەزەڵوەری 1401 کاتژمێر 5:30 ئێوارێ لا خۆپیشاندانەکانی سەرشەقامی زانکۆی کوردستانی سنا بەوێ کەوتنی فیشەکی جەنگی لەژێر بەغەڵی ڕاستی جەستەیدا بە سەختی بریندار دەبێت. بە پێی بەڵگەکان لە مەودای 1 متریەوە تەقەی لێکراوە، وەک ئەوەی کەسێک لە ناو خۆپیشاندەران تەقە بکات کە لە نزیکەوە کۆنتترۆلی کاک ئیسا دەکات. بەداخەوە بەهۆی سەرکوت و کۆنتترۆلی توندی نەخۆشخانەکانەوە هاوڕێکانی کاک ئیسا نەیانتوانی ڕاستەوخۆ بیبەنە نەخۆشخانە و ناچار بوون نزیکەی کاتژمێرێک لە ماڵێکدا بیشارنەوە تا بتوانن بیبەن بۆ نەخۆشخانە، ئەویش بە شێوەیەک کە نەکەوێتە دەستی هێزەکانی ڕژیمەوە. دوای گواستنەوەی کاک ئیسا بۆ نەخۆشخانەی کەوسەر لە شاری سنەو هەوڵی زۆری دکتۆرە پسپۆڕەکان، بەڵام بەداخەوە بەهۆی سەختی و قوڵی برینەکانیەوە پرۆسەی چارەسەرکردن کاریگەر نەبوو. دوجار زۆر بەداخەوە کاک ئیسای دڵسۆز و خۆنەویست و فیداکار گیانی بەخت کرد. دوای ڕاگەاندنی گیانبەختکردنی کاک ئیسا لەلایەن دکتۆرەکانەوە هاوڕێ و خانەوادەی کاک ئیسا تەرمەکەیان گواستەوە بۆ ساردخانەی هەمان نەخۆشخانە کە لە تەبەقەی یەکەمدا بوو. لە ڕێگەی گەڕانەوە بۆ تەبەقەی خوارەوە هێزەکانی ڕژیم دەستیان بەسەر تەرمی کاک ئیساداگرت و لەگەڵ خۆیان بردیان بۆ نەخۆشخانەی ئەرتەش لە پادگانی سنە. نزیکەی کاتژمێر 11 شەو هێزەکانی ڕژیم ڕای دەگەێنن کە بە مەرجێک تەرمەکە ڕادەست دەکەنەوە کە تەنیا ژمارەیەکی کەم لە ئەندامانی بنەماڵە بەشداری بکەن و هەر ئەو شەوە بە بێدەنگی دەبێت بە خاکی بسپێرن. نزیک کاتژمێر 12 شەو لە کەشێکی تەواو ئەمنیەتیدا تەرمی کاک ئیسا بیگلەری لە بەهشت محەممەدی شاری سنا بە خاک سپێردرا. نووسراوەی سەربەردی گۆڕی کاک ئیسا بەم شێوەیە: بەوەستانەوە بمرم باشترە لەوەی بە چۆکدا بژیم، هەرگیز چۆکدا نادەم تەنانەت ئەگەر سەقفی ئاسمانیش لە من کورتتر بێت. چای مگری برولا شرط بزنین کولا چای مگری برولا شرط بزنین کولا چای مگری برولا شرط بزنین کولا جادیان آزادی
ساڵێک بەسەر گیانبەختکردنی ئیسا بیگلەری تێپەڕ دەبێت. لەم ساڵەدا گەلێک ئاڵ و گۆڕ لە ساحەی سیاسی ئێراندا ڕوویانداوە. شۆڕشی ژینا و ئاسەواری ئەم شۆڕشە لە ناخی ئەم کۆمەڵگایە ڕیشەی داکوتاوە. ترس و نیگەرانی کۆماری جنایەتکاری ئیسلامی لە درێژەی ئەم ڕاپەڕینە بە تایبەت لە ساڵیادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و ئیسا و سەدان کەسی تر دەرخەری ئەم ڕاستیەن کە پێمان دەڵێن بێگومان ڕێگای ئیسا و هەموو ئەو کەسانە کە بە دروشمی ژن ژیان ئازادی کەوتنە بەر تەقە و پەلاماری پارێزەرانی کۆنەپەرست ئیدامەی هەیە. هێزی ژن ژیان ئازادی خەریکە ڕێدەپێوێ تا بە تۆڵەسەندنی خوێنی بەناحەق ڕژاوی ئیسا و ئەو سەدان تێکۆشەرەی ترە ئاڵای ئازادی و بەرابەری لەسەر وێرانەکانی کۆماری ئیسلامی بەرزکاتەوە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی شەهید ئیسا بیگلەری و هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. خۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە. ژن و